کۆبوونەوەی ژمارەیەک لە پێشمەرگە دێرینەکانی سنووری مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەریە بە ئامادەبوونی ئەندامی باڵای مەکتەبی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی کوردستان. لێرە کۆبوونەتەوە تا باس لە خەبات و خزمەتی پێشمەرگایەتی و بەگژاچوونەوەی ڕژەمی بەعەز کە لەو مەیدانشدا کۆمەڵی دادگەری دەیان شەهیدی بەخشیوە. لە ڕۆژانی سەغدا بەرامبەر حکوومەتی بەعەز خەباتیان کرد، کاروانی ئیسلامیان بەم ڕۆژە گەیاند. ئەمە بۆنەیەکی باش بوو و بەڕێزان هەمویان ئامادە بوون. ئێمەش بەڕێز و تەقدیرەوە بەتایبەت بۆ کاتێکی ئاوا کۆمەڵی دادگەری ئێستا لە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان بەشدارە. ئێمەش نوێنەرایەتی کۆمەڵی دادگەری دەکەین لەو کۆمەڵە، هەوڵ دەدەن کە ئەوەی ماف و خواست و ئیمتیازاتە بۆیان دابین کە ئینشاڵڵا و ئێستا دەستمان پێ کردووە و ئاماری پێشمەرگەمان کۆ کردوێتەوە، خەریکی پێناسمان بۆ دروست کردوون و هەروەها داوا خواستەکانی تریشیان ئەوەی کە هەیە کە ئەوەی لە یاسا و مافدا هاتووە ئینشاءڵڵا بۆیان جێبکەین، بۆیان جێبەجێ بکەین هەنگاو بە هەنگاو. لە چوارچەوەی کۆبوونەوەی پێشمەرگە دێرینەکانی سنووری مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری یادی پۆلێک شەهید کرایەوە کە یەکەم مەفرەزەی سەرەتایی بوون و شەوی حەفدە لە سەرەژدەی 11/1970 لە بۆسەیەکی ڕژەمی بەعزدا لە گوندی سەرگات شەهید کران. ئایسی بەکو یەکەم ڕۆژ چۆن دڵم سوتیاگە و دژێر حکومەتی بەعز ئیسەی هەر ئەو بەردەمەمەی ناڕەحەتیمە دۆشت وەکی وابوو لە خدراوە لە سەرکردایەتی وەڵایی سەوزەمانە خوارد خواردمانە و نۆکماوە نۆکاو خمانانبار لە وەردەکان هاورد بۆ بەقڕەکان نانی وەردەگویانمان خوارد. شانەزی پێوەکەم هەتا ڕۆژی قیامەت فەخری پێوەکەم کە لە پێناوی دینی خوا شانەزی پێوەکەم. پێمان خۆش بوو لێرە وەکو ڕێزگرتنێک بۆ بنەماڵەی سەربەرزیار شەهیدەکەی سەرگەت و پاشان ئەو پێشمەرگە بەڕێزانەی کە پێشتر خەبات و زەحمەتیان کێشاوە ئەمڕۆ لێرە کۆمان کردنەوە بە یەکترمان شادکردنەوە، دواتریش خەڵاتێکی ڕەمزیشمان هەبوو و توانیشمانە لەو ماوەیە کە داخلیان کەین لە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان و پێناسێکیان بۆ بکەین. بەڵێەوەی مجاهید و پێشمەرگەی مخلیسی نێو کاروانی ڕابوونی حەقدا مێژووی کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا دیارە و لە سەنگەری بەگژاچوونەوەی ڕژەمی بەعەز ڕۆڵی بینیوە. پێشمەرگە دێرینەکانی ئەمڕۆ ڕۆژانێک سەرکردە بوون لە پێشەوەی مەیدانەکان و بەگشت نادادی و ستەمەکانی ڕژەمی بەعز چوونەتەوە. لەگەڵ ئەوەشدا خەباتیان بۆ پاراستنی پەیامی ئیسلامەتی و چەسپاندنی بە بەرز و پیرۆزەکان لە ناو کۆمەڵگەدا کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.